خۆی چەند ناوێکیان دەستنیشان کردووە کە پارێزبەندیان لەسەر هەر بگیرێ و ئەندامێتیان هەڵ بپەسێردرێ، بەڵام ئەوە کارێکی دەستوریە و کارێکی نایاساییە، چکە دەستور مافی دەنگدان و خۆکاندیدکردن و بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردننی کردووە داوە بە هەموو هاوڵاتیان. دووش مافی دەربڕین و دەربڕینی بۆ بیر و بۆچوون بە پێی دەستور بۆ هەموو هاوڵاتیان پارێزراوە. بەڵام ئەو لایەنانەی کیانەوێ کارێکی لەو جۆرە بکەن، یانەوێ لە ڕێگەی سزادانی چەند پەرلەمانتارێک سزای خەڵکی کوردستان بدەن، یاخود من پێم وابێ ئەوە سەرەتایەکی زۆر مەترسیدارە، لەبەرەوەی کارێکی نادەستوری بەو شێوە بکەن کەواتە هەنگاوی تریش دەکەن، واتە پێ ئەنێنە قۆناغێک کە ناوەندێتی و دەسەڵاتی ناوەندیانەوێت بە حکمی زۆرینەی پەرلەمان بجێڕنەوە، نەک بە حکمی یاسا و دەستور. من ومێد دەکەم ئەو کارە نەکرێت، نەک لەبەرەوەی منیش یەکێکم لەو ئەندامانەی ناوم هەیە، بەڵکو لەبەرەوەی بەدڵنیاییەوە ئەوە ئەگەر کارێکی لەو بابەتەکرا قۆناغێکی زۆر مەترسیدار چاوەڕوانی هەموو خەڵکی عێراق دەکات.